بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕووداوەکانی ناوچەکە بەکوێ دەگەن ئایا وەکو ئێستا جۆرێک لەوەی گیرساونەتەوە هەندێک لە بەتایبەت جەنگی ئیسرائیلێران جۆرێک لە گیرسانەوەی پێوە دیارە هەندێک دەڵێن لانیکەم ئاگربەستەکە ئاگربەستی ئەگەرچی کاتیش بێ بەڵام وا پێ دەچێنگاوەکان بە واراستەیە بن درێژمەودا بێ هەندێکیش دەڵێن نا ڕەنگە جەنگ دەست پێ بکاتەوە ئیسرائیل لای خۆیەوە لە غەزا ژمارێکی زۆر گەڕێکی ئاگدار کردوەوە کە وڵاتیەکانی چۆڵی بکەن دەرچەندە زۆربیان هەربوون بە کەلاوە بەڵام دەڵێ کەلاوەکانی چۆڵ بکەن ئۆپەراسیۆنێکی فراوان بەڕێوە دەبین هەموو ئەو ڕووداوانەی لە ناوچەکە ڕوو دەدەن بەکوێ دەگەن کاریگەریان چی دەبێ بەتایبەت لەسەر پرسی کوردیش لە ناوچەکە گفتوگوین پرس و باسی بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکفەری دەستە سەر سیاسەتمەدار کاکفەری سڵاو لەبێ بە خێراتی سەرچاو کاکفەری بخوێنەوەی تۆ ڕووداوەکان بەکوێ دەگەن ئەم ڕووداوانە کتۆپڕ دەستیان پێکرد و کتۆپڕیش کۆتاییان هات بەدڵنیایشەوە ئێستا خەریکە ئەکەوێتە سەرسکەی ئەوەی کە چارەسەریان بۆ بدۆزرێتەوە مەسەلەکە هەر تەنها ئەم ناوچەیە نییە هەر کێشەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێت کاریگەری زۆر خراپی هەیە و کاریگەری ڕاستە خۆی لەسەر هەموو جیهان هەیە و ئەمەی ئەم جارەش نیشانیدا کە ئەگەر زوو چارەسەری ئەم کێشانە نەکرێت دەرفەتی تەشانە سندنی زۆرە یعنی یەکەم جارە ئێرانی شتێوە بگلێت ڕەنگە جاریش کە دەوڵەتی تریش شتێوە بگلێت لەبەرەوە تێڕوانینێک هەیە کە تێڕوانینەکە ڕەنگە هەر لەم ڕۆوە دەست پێ بکات ئەویش ئەوەیە کە پێویستە شەڕی مادام کێشەکە لە غەزەوە دەستی پێکردو ئەبێت لە غەزەوە چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئەم شەڕی غەزە کۆتایی پێبێت و بە دڵنیایەوە بیانوێکی زۆر گەورە بۆ بەردەوامبوونی شەڕ یاخود تەشەنە سندنی بۆ ناوچەکانی تر نامێنێتەوە ئەمە تێڕوانینی خودی ترامپە ئێستا ئەوێت چارەسەرەکە لە غەزەوە بێت و بگەن بە ڕێککەوتنێک ئەنجە دواتر کێشەکانی تر ئەمێنێتەوە کە پەیوەندی بە ئێران و وڵاتانی ترەوە هەیە باشە کاکفەرین هەندێک دەڵێن غەزە وەکو کلیلی ئەو پرۆژەیە وایە کە ئیسرائیل ناوی دەبا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ هەڵبەتە بە پشتیوانی ئەمریکا ئەم پرۆژەیە جێبەجێ دەکات لەبەرەوە ئەگەر جەنگی غەزە کۆتایی پێبێنێ ئیتر دەستپێکردنەوەی جەنگ لە جێگەیەکی دیکەوە قورسە پێدوانیە ئەنی ئەم بابەتانە هەموو تێڵکێشن پێوەستن بێکەوە ئایا پرۆژەکەی بەدی هاتووە یان وەکوتۆتە وڵاتی دیکە شتێوە دەگلێ وڵاتی دیکە کوێن خۆی ئەگەر بچیتە سەرسەرەتای کێشەکان جیاوازن یان کێشەی غەزە خۆی لە خۆیدا کێشەیەکی سەر بەخۆیە پەیوەندی بە ئێرانەوە نییە پەیوەندی بە هیچ وڵاتێکەوە نییە پەیوەندی بە پەیوەندەکانی نێوان فەڵەستین و فەڵەستینیەکان و ئیسرائیلەوە هەیە و بە حکمی ئەوەی کە چارەسەری بۆ نەدۆزراتەوە بە حکمی ئەوەی کە حەماس تێڕوانینێکی بۆ مەسەلەکان هەیە جیاوازە لە تێڕوانینی هەندێک لەلایەنە فەڵەستینیەکان و لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردووشەوە کێشەی زۆر گەورەی دروست کرد بەخۆی ئەمەوە ئەم کێشەیە نەیتوانی قەتیز بکرێت لە تەنها لە غەزە و لە ناوچە فەڵەستینیەکان و لە پەیوەندی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکانە پەرەی سند و گەیشتە ئەو ڕادەیە کە سەر تا سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتەوە یان تۆ حساب کە یەمەن پەیوەندی چییە بە مەسەلەکەەوە هاتوۆتە ناو مەسەلەکەەوە ئێران چەند دوورە هاتوۆتە ناو مەسەلەکەەوە لەبەرەوە ئێستا هەست بەوە ئەکرد کە ئەم کێشەیە ئەبێت لە غەزەوە دەست پێ بکرێت چونکە غەزە کلیلی ئاشتیە و کلیلی شەڕیشە بەڵام لە بنەمادا کلیلی ئاشتیە چونکە ئەمە یەکەم جارێکە بەو شێوەیە غەزە کێشەکەی فراوان بێت و وڵاتانی تریش بگرێتەوە باشە کاکفەری پێدوان نییە ئەو ڕەنگە بە نسبەت خەڵکەوە بە عام چاودێرانی سیاسی بە نسبەت وڵاتیانەوە لە ناوچەکە بە گشتی کلیلی ئاشتی بێ بەڵام بە نسبەت ئیسرائیلەوە ئەو ئاشتی دەوێت کە خۆی وێنای دەکا یعنی ئەو ئاشتیی دەوێت کە غەزەیەک مەترسی نەبێت بۆ سەر ئیسرائیل ئێرانێک پەلوپۆ کرابێت ئێرانێکی تر چیتر مەترسی نەبێت بۆ سەرەوان یعنی تورکایە کە پەلوپۆیەکی وای نەبێ بتوانێت بیپەرژێتە سەرەوەی کە مەترسی ئەگەرچی بچووکیش بێ لەسەر ئیسرائیل دروستی بکە ئێستا تۆ هەر لەم قسەیە باسی سێ کێشت کرد غەزە و ئێران و تورکیا یانەوە لە تقریبان لە ماوەی یەک دقەیە ئەم سێ کێشەی هیچ پەیوەندیان بەیەکەوە نییە سێ کێشەن هەتەنت ئەوەی تورکیا هێشتا نەوەتە کێشە یعنی بەڵام ئیسرائیل هەندێک قسەی کرد و تورکیا کەوتە گەڕ و ترسی ئەوەی لێ نیشت کە ئەوی شتێوە بگلێنرێت لەبەرەوە تا ئێستا تورکیا بە شێوەیەکی فەرمی و بە شێوەیەکی کردارەکی دوورە لە مەسەلەکە بەڵام دوورە لە مەسەلەکە بەڵام دوور نییە لە تێوەگلان
ئەوەش هەر ئەبێت لە بەرچاو بگیرێت. کەواتە خوێندنەوەکەمان ڕاستەوە تا تەنابتەڵی دوور نییە لە تێوەکلان هەموو ناوچەکە خۆی وایە. یعنی خۆ ئەگەر تۆ حسابی یەمەن بکەیت یەمەن دوورترە لە تورکیا، یعنی گەر وڵاتێک نزیکتر بێت زۆرتر تێوە ئەگلێت، بەڵام کە یەمەن تێوە بگلێت کە دوورە زۆر دوورە، یعنی نزیکەی 1000 کیلومتر زیاترە ماوەی نێوانیان لەگەڵەوەش تێوەگلاوە مانەوەیە تورکیا ئاسانتر تێوە ئەگلێت ئەگەر ئاگای لە خۆ نەبێت و ئەگەر نیاز هەبێت بۆ تێوەگلاندنی، بەڵام لە هەموو حاڵەتێکدا کلیلەکە لە غەزەیە، کلیلی شەڕ و کلیلی ئاشتیش هەر لەوەیە. ئەمە یەک دومیشیان ئەبێت پێداچوونەوەیەک لە بیرکردنەوەی ئیسرائیلیەکانە بێتە ئارە، یعنی بۆ نمونە ئەبێت هەردوو لە نەک هەر ئیسرائیل فەڵەستینیەکانیش، یعنی چونکە ئێمە تەنها نزیکترین لە تێڕوانینی فەڵەستینیەکان، چونکە فەڵەستینیەکان گەلە لاوازەکان و ئەو گەلەن کە نزیکەی 50 ساڵ زیاترە، ئەمە بۆ ئەم ساڵ یان مەسەلەی فەڵەستین 100 ساڵ تێپەڕێنێت. لەبەرەوە لەگەڵ یا ژیاوین و هەندێک جار تێڕوانینی عەرەبیش پاشتر تێگەن لە تێڕوانینی ئەوانی تر، بەڵام ئەبێت تێڕوانینی جوولەکە شتێ بگەین. جوولەکە هەر لە ئەسڵە پێی وایە غەزە هی عەرەب نییە، هی خۆیەتی، یان بۆ نمونە ئەمە وەکو ئەوە دێتە بەرچاومان کە چۆن تعریب هەیە لێرە و دوای 100 ساڵی کە ئەگەر ناوچەیەک بەهۆی تعریبەوە بوو بێت بە بەشێک لە عەرەبستان، ئێمە هەر بیر لەوە ئەکەین و ڕۆژە لە ڕۆژان ئەم ناوچەیە بگەڕێتەوە سەر وڵاتی خۆمان و ببێت بە بەشێک لە وڵاتی خۆمان و چونکە بە غەدر و تعریب لێمان سەندراوەتەوە. هەموو جوولەکەکان وا بیرەکەنەوە. غەزە لە تەوراتە کە باس کراوە ناوچەیەک بووە بەشێک بووە لە نیشتیمانی جوولەکە، بەڵام بە پێی سەردەمەکان جوگرافیا و دیمۆگرافیا و ئەو شتانە هەمووی ئەگۆڕێت. ڕۆژە لە ڕۆژان ڕەنگە کوردستان زۆر فراوانتر بوو بێت لەوەی ئێستا، بەڵام ئێستا ئەوەی کە ئێمە داوایەکەن ئەوەیە کە ئێستا کوردی تیا ئەژیت، بەڵام دوانیەوە ئێمە کورد بینانە ئێمە وەکو کورد زۆر کورد بینانە بیرەکەینەوە لەو بوارەیە. آخر ئەمە تۆ ئەبێت ئازایەتی ئەوە شت هەبێت کە بەرگەی ئەو کێشە و تەنگ و چەڵەمانە بگری کە تو داوای شتێکەکەیت و کێشەشت بۆ دروست ئەبێت. یعنی ئەوەی فەڵەستینیەکان من ئێستا پێتەڵێم فەڵەستین ئیسرائیلیەکان لە ساڵی 1939 بەریتانیا کە فەڵەستینی داگیر کردبوو لوزنەیەکی پێکهێنا ناوی نابوو لوزنەی بیل لێپسراوی لوزنەکە بوو هەر بە ناوش ڕۆشتووە لە لوزنەی بیل راپۆرتێکی نووسی و بەرزی کردەوە. ئەو ئەویست فەڵەستین بکات بە دوولەت، بەشێکی بۆ جوولەکە و بەشێکی بۆ عەرەب و ئەویست بە پێی ڕێژەی دانیشتوان بێت. ئەو کاتە جوولەکە زۆر کەم بوو. لە سەدا 20 فەڵەستین جوولەکە بوون، لە سەدا 80 عەرەب بوون. ئێستا پێچەوانە بۆ تۆ لە سەدا 20 جوولە عەرەبە، لە سەدا 80 جوولەکەیە کە ئەمە لەگەڵ فەڵەستینەکانە باس کرا. فەڵەستینەکان ڕەتیان کردو، ئێمە وتیان ئێمە لە سەدایەکی شواز لێ خاچ خۆمان ناهێنین، هەر خاچی هەر هەموو فەڵەستین هی عەرەبە و ئێمە هیچی نادێن بە جوولەکە. یعنی سەیری ئەم توندڕەویە ئەبێت کە بڕیارێک ئەدرێت لەلایەن گەلێکەوە لەلایەن سەرکردایەتیەکەی لەلایەن تێکۆشەرەکانی لەلایەن هەر لایەنێکەوە کە پەیوەندی بە مەسەلەکەەوە هەبێت ئەبێ حسابی ئایندە بکات و حسابی ئەوەش بکات کە مەرج نییە ئەمڕۆ تۆ دەسەڵاتت هەیە سبەی بە هەمان شێوەیە بێت، ئەبێ حسابی گۆڕانکاریەکان بکەیت. ئەمە حسابی ئەوەیان نەکردو لە سەدا 20ەکە ڕازی نەبوون کە بدرێت بە جوولەکە. دواتر ئەمە جارێک ئەمەیان دۆڕاند. دواتریش لە 1967 کە ئیسرائیل هات قودسی ئێستای گرت و سینای گرت و غەزەی ئێستای گرت، بڕیارێک دەرچ 242 باس لەوە ئەکات ئیسرائیل پێویستە لەو شوێنانە بکشێتەوە. ئیسرائیل خۆی ڕەزامەندی نیشاندە بکشێتەوە، بەڵام هەندێک دەستکاری سنوور بکرێت بۆ ئەوی وڵاتەکەی ئەوی شەر زیاد بێ. عەرەبەکان خۆیان ڕەتیان کردەوە. ئەنجا ئەمە کێشەیەکی گەورەیە. ئەگەر تۆ ئاعتیبار بکەیتە سەر مافی مێژوویی، عەرەبستانیش ڕەنگە داوای هەندێک ماف بکات کە لە بەشێکە لە تورکیا ئەمڕۆ و داوای ئەوەش بکات کە بەشێکە لە ئێران بۆ نمونە، یا داوای ئەوە بکات کە بەشێکە لە ئیسرائیل. پێداگرتن لەسەر ئەم مافە مێژوویانە هەمیشە کێشە دروست دەکات. خۆ ئەگەر وا بێت ئەو کات هەموو تورکیا جگە لە کوردستان وڵاتی یۆنانە،
هەموو تورکیا ئەو کاتە ئەگەر تورک لە ناوەڕاستی ئاسیاوە نەهاتایە بۆ تورکیا و لەوێ نیشتە نەبووایە ئێمە و یۆناان ئەبوون بە دراوسێ ئێمەی کورد و یۆناان ئەبوون بە دراوسێ یەکتری چونکە کوردستان فراوانتر بوو تا ناوەڕاستی تورکیا هاتبوو. ئەنجە ئەم کێشانە ئەبێت لە پێناوی ئاشتیە ئەبێت واز لە هەندێک لە تێڕوانینە کۆنەکان بێنی ئەجینە ئەو کێشێ بەردەوامە بێت تا یەکێک لەو دووگەلە لە ناوەچێت. پێ دوایە بگابەوە ینی بەو ڕادەیە یان چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. خێنی تۆ دەزانی ئێستا ئیسرائیل بە تایبەت لە دوای 7 ئۆکتۆبەرەوە ئێستا ئەوەی کە ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا ڕادەیەک ئیسرائیل تەحەکومەکە بە ناوچەکەوە. ئەکرێ بە لە ناوبردننی گەلی بەرامبەری چارەسەری کێشەکەی بکە؟ ئەمە خۆی بەشێک لە کێشەکانی چارەسەرەکات ئەگەر واقعیانە سەیری بکەین. ئیسرائیل وڵاتێکە قەبڵایی استراتیجی نییە. وڵاتێکە ژمارەی دانیشتوانی ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت و وڵاتەکەشی بچووکە. یان هەموو دەوڵەتی ئیسرائیل بەقەت پارێزگای سلێمانیە. یان هەرێمی کوردستان سێ ئەوەندەی دەوڵەتی ئیسرائیل ئەبێت. جگەلەوە ئێمە ڕەنگە هەندێک قۆڵای استراتیجیشمان هەبێت چیاکان بۆ ئێمە قۆڵای استراتیجیە. ئێمە کە لە دەشتەکان ئەکشێنەوە بۆ چیاکان و لەوێت دەستەکەین بە بەرگری و ئەتوانی دەشتەکانیش بگرینەوە. بەڵام ئیسرائیل یەک جار تێک بشتێت هەمووی لە ناوەچێت ئەگەر فریانەکەون و خۆشی ئەزانێت و ئەمە ئەزانێت لەبەرەوە لە ناوچەکەیان دەستنیشان نەکراوە هەر لە دروستبوونی دەوڵەتەکەەوە سنوورێکی دەستنیشان کراویان نییە لە فەڵەستینیش وایە ئەبێ بەردەوام لە فراوانبوون ئەوەیە کە باسی جوولەکە ئەەکەیتە بێ باسی عەرەبیش بکەیت و باسی فەڵەستین بکەیتە بێ باسی ئیسرائیلیش بکەیت. ئەمە نەعەرەبەکان سنوورێکیان بۆ خۆیان دیاری کردووە نە جوولەکە سنووری بۆ خۆی دیاری کردووە. ئەم سنوورە بۆتە سنووری هێست چەند ئەتوانی بچیت وڵات فراوان کەیت و گەلەکەی تر دەرپەڕێنیت ئەمە ئەبێتە سنووری خۆت. لەبەرەوە فەڵەستینیەکان قازانجەکەن چەند زوو کێشەکان چارەسەر بکەن قازانجەکەن. یعنی ئەگەر پێش 50 ساڵ ئەوان ڕازی بوونایە ئێستا وڵاتێکی گەورەتر لەوەی ئێستایان دەسەکەوت. بەڵام بەهۆی ئەو شەڕەوە بە دڵنیایەوە ئیسرائیل دەسەڵاتی زۆرتر بۆ ئەو توانیوێتی ئەوە پێڵێت مستەڵتەنات ئەوە دروست بکات. ئێستش پێ دوایە ینی بە مەرجەکانی ئیسرائیل ڕازی بن باشترە لەوەی کە 2 ساڵی تر ینی مەرجەکان لە ئێستا قورسترە بێ؟ ناخۆی ئیسرائیل هەر لە بنەمادا نایەوێت دەوڵەتی فەڵەستین دروست بێت هەر لە بنەمادا نایەوێت چونکە ئەگەر دەوڵەتی فەڵەستین دروست بێت ئەبێت دەستبەرداری پانتایەکی فراوانی زەوی بێت بۆ ئەم دەوڵەتە. بۆ نمونە لانی کەم ئەبێت ئەو کەرتی غەزە هەمووی بداتەوە بە فەڵەستینیەکان و کەرتی غەزەش ڕەنگە ینی لای خۆمان تێڕوانینێکی ڕوون سەبارەت بە مەسەلەیە نەبێت. یەکێکە ناوچە هەر استراتیجیەکانی جیهاد یان تۆ ئەگەر سەیری نەخشە بکەیت کەرتی غەزە کەوتۆتە سەر سنووری سیناش لە دوو لاوە ئاوی هەیە و لەو لاوە کەناڵی سوێس هەیە. بەڵام لەو دیو کە ئێستا لەژێر دەسەڵاتی ئیسرائیل ینی داگیری کردو نایەوێ بیداتەوە ئەکرێت کەناڵی سوێسی دووەم دروست بکرێت. ینی کەناڵی سوێس ساڵانە 8 ملیار دلار قازانج دەکات. مەسەر 8 ملیۆن دلاری دەسەکەوێت لە هیچ هەر تەنها بەوەی کە کەشتیەک بەوێتی ئەپەڕێت و هیچ یەک جار دروست کراوە چاڵ کراوە و ئاو پڕ کراوەتەوە دوو دەریاکە بە یەکەوە بەستراونەتەوە و لەو کاتەوە ئێستا حالیان بە سعری ئێستا 8 ملیار دلاری دەسەکەوێت لە ساڵێکە. ئەگەر غەزە کەرتی غەزە بکەوێتە دەست ئیسرائیل ئەتوانێت کەناڵی دووەمی سوێس دروست بکاتەوە. ئەو کاتە دوو کەناڵ دروست ئەبێت و قەڵەباغیش لەسەر هەردوو چیانەکەمە بێتەوە. ئەو کاتەلانی کەم 4 ملیار دلار قازانج ئەبێت. ئەمە ئەگەر لەسەر حسابی میسر هەڵباتە ئەمە لەسەر حسابی مەسر پەیوەندیمان بەوە نییە چووکە کە تۆ ئەچیتە ئەوێ دوو ڕێگات لە بەردەمایە ئەچیت ئەتوانێت بە کۆنەکەیە تێپەڕیت پارەکە ئەدەیتە ئەوان ئەگەر قەڵەباڵغیش بوو زۆر چاوەڕێت کرد ئەتوانێت بۆی تریانە تێپەڕیت یان هیچ کێشەیەک نییە لەم بارەیەوە. بەڵام میسرەمەی پێخۆش نییە ئەمە پێخۆش نییە و بەهۆی ئەمەشەوە ئەم لەگەڵ ئەوەیە کە دەوڵەتی فەڵەستین دروست بێت دەوڵەتی فەڵەستین ڕەنگە تااقەتی ئەوەی نەبێت ئەو کەناڵە دروست بکات یاخود ڕەنگە هەر ڕێگەشی پێنەدەن. بەڵام ئەمە ئەگەر بکەوێتە دەرس ئیسرائیل جوولەکەش بەناوبانگە بۆی کە ئەزانێت چۆن پارە سەرف کات و چۆن پارە
پیا بکات لەبەرەوە بە دڵنیایەوە ئەمان ئەمە ئەکەن ئەمە یەک دووەمیشیان ئیسرائیلیەکان لە ساڵی 1950 بیریان لەوە کردوتەوە یان پاش ئەوەی کە دەوڵەتی ئیسرائیل بە دو ساڵ بوو تەمەنی ئەوەم بیریان لەوە کردبووە کە غەزە بگرن و لەوێ کەناڵەکە بۆ خۆیان دروست بکەن یعنی ئەوان تێڕوانینیان استراتیجیانەیە یان سەردەم یەکەم سەرۆک وایزمان بوو ئەم بیری لەوە کردەوەتیان ئێمە لە هەر دەرفەتێکە بۆمان ڕێک بخرێت یان ڕێک بکەوێت بتوانین کەرتی غەزە داگیر بکەین و نایدەینەوە ئەو کاتە ئێمە ئەتوانین کەناڵی دووەمی ینی لە سەردەمی حایمۆزمانەوە ئەوان بیریان لەوە کردوێتەوە نزیکە ئەمە یەکێک بوو لە پرۆژەکە بڵێ ناڵێم ئیسرائیل 48 دامەزرا ئەم لێدوانە 1950 یان پاش 2 ساڵ بیریان لەوە ئەکردەوە کە ئەم پرۆژە جێبەجێ بکەن کافری لەو کاتە لە ژێر زەختێکی زۆری شابوون سەختی وڵاتانی عەرەبی ئەمان دەوڵەتێکی تازەی کەرتی غەزە ئەو کاتە لە ژێر دەسەڵاتی فەڵەستینیەکان نەبوو سوپای مەسر داگیری بەڵێ وڵاتانی عەرەبی بەهێزیش بوون بەراورد بە ئیسرائیل بۆ کات هەر دەوڵەتێک کە تازەدا ئەمەزرێت لاوازە یان 1948 بە دڵنیایەوە ئیسرائیل زۆر لاواز بووە مەسر لە سەردەمی دەوڵەتی عوسمانیش وەکو هەرێم مامەڵی لەگەڵە کرا و حکوومەتی تایبەتی خۆشی هەبوو واتە تەمەنی نزیکەی 200 ساڵ لە ڕووی دەوڵەتیەوە پێش ئیسرائیلە ئوردنیش هەر پێش ئیسرائیل دامەزراوە لوبنانیش پێش ئیسرائیل دامەزراوە و سووریاش پێش ئیسرائیل دامەزراوە لە کۆتاییەکەی ئیسرائیل ئەنجا لە 48 دامەزرا مەبەستم ئەوەیە تەمەنی دەوڵەتان چەند کۆم بێت ئەوەندە بەتواناتر ئەبن لە ئیدارەدانی دەوڵەتی خۆیان هەر دەوڵەتێک کە تازە بێتە دەوڵەت بە دڵنیایەوە خبرەی زۆر کەمە و هەڵە زۆر ئەکات بۆ ئیسرائیل تۆزە پێچوانێ هەر لە چەند ساڵێک دوایەوەی تر کە جەنگ ڕووەدا ئیسرائیل میشە سەرکەوتووە بێ لە هەموو جەنگەکانش نا لە هەموو جەنگەکانە سەرکەوتووە بێ ئازۆربەی قەیناکە بەڵام لە هەمووی سەرکەوتونەوە بە یعنی لە ئەخیر جەنگە زۆر شوێنی دۆڕانتێ مەبەستت کام جەنگیانە جەنگی 1970 کەناڵی سوێسی بەدەست هێنایەوە و کێشەی کەناڵی سوێس لەوەدایە کە ینی سینە یعنی بۆ هێرشی عسکەری بە کەڵک نایێت یان مەسر ئەگەر بێت ناتوانێت پەلاماری ئیسرائیل بات چونکە نزیکەی 600,000 کیلۆمەترە و پانیەکەشی ماوەیەکی زۆر فراوان ئەگرێتەوە باشە لە جەنگی 6 ڕۆژەشە هەرتوانی ینی بە زووی سەرکەوتوو بێ لە جەنگەکە یعنی گورزێکی وای لێوە شاندون کە مەسەلەن لانی کەم سوپایە وڵاتانی وا لاواز کردووە کە بیر لەوە نەکەنەوە بە زووی هێرش بکەنەوە بۆ سەر ئیسرائیل مەبەستم لەوەی دەوڵەتێکی بچووک دروستە بێت لە دوای هەموم دەوڵەتانی ترەوە بەڵام بە زووی ئەکەوێتە سەرپی خۆی هێزێکی کاریگەر دروستەکە یانی تا ڕادەیەوەی توانێت خۆی پارێزێت لە کاتێکە لە شەوی ڕاگەاندنی دەوڵەتەکەیە بۆمبارانی ئیسرائیل ئەکرێت یعنی تۆپبارانی ناوچەکانی ئەکرێت لەژێر تۆپباران ئەمان دەوڵەتەکەیان ڕادەگەێنن بەڵام دوایی دەبینین ئیتر وردە ورداکەوێتە سەرپی خۆی بەرامبەر بە سوپای سووریا میسر جەنابەت شارەزاتر ینی دەتوانێت ئەنی خۆی بگرە بەرامبەر بە هەموو ناخۆی وایە یان تۆ ئەبێت ئەوەی پەیوەندی بە ئیسرائیلەوە هەیە فاکتەری دەرەچی و فاکتەری ناوخۆیی هەردووچی کاریگەر بووە یعنی ئەگەر فاکتەری دەرەچی نەبووە ئیسرائیل ڕەنگە بە تەنها نەیتوانێت ئەو دەوڵەتە دروست بکات یاخود پێک بێن یان بە پێی سایکزبی کۆ فەڵەستین درابوو بە بەریتانیا کە ئەگەر ئەمە نەبووە ئەمە سەرەتاکە بوو بەڵام بەریتانیەکان کە فەڵەستینیان گرت ئەبینن لە فەڵەستینە عەرەب هەیە و جوولەکە هەیە بەڵام ژمارەی جوولەکە ئەو کاتە کەمتر بوو بە دڵنیایەوە بەڵام خەونێکی گەورە هەبوو لای جوولەکە کە بگەڕێنەوە بۆ نیشتیمانی مێژووی خۆیە کە لە تێوانی دەڵێ لە ساڵ 1970 ژمارەی جوولەکە لەو ناوچانە لە 103 بووە لە دوایی یابەرزە بێتەوە بۆ 131 کە کاتێ دەوڵەتەکە ڕاگەێنن لە 48 ینی دیخەت بە چەند استراتیژی بیریان کردێتەوە جوولەکە لە هەموو جیانەوە ڕوەکەنەوە بۆ ئەو ناوچی آخر ئەمە وەکو باسم کرد ئەمە لای ئەوان ئەمە خاچێکی تەوراتیە ئەم خاکە لە تەوراتە خوا بە جوولەکەی داوە ئیتر پەیوەندیمان بەوە نییە ئەمە ڕاستەیانە ئەمان قەناعاتی تەواویان بەوە هەیە و موسڵمانەکانیش لە کۆنە هەر لەسەر ئەوە ڕۆشتون
يعني لە سەردەمی پاش پێغەمبەرە هەر ئاەتێک هەیە بە ئاەتێک هەیە ئەڵێت باس لەوە ئەکات کە خوا ئەم زەویە ئەدات بە جوولەکە یەکێکە لە ئاەتەکان کە لە قورئانە هەیە دەقەکەم بیر نەماوە أرض الله المختار باسی ئەوە ناکات ئەوەی مختارەکە ئەوە لە هینا هەیە لە جوولەکەیە تەوراتە لە دەوڵەتیوان کرد پەیوەست بۆ ڕووداوانەی لە ناوچەکە هەیە ئەوەی کە نێوینراوە پرۆژەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ چی بۆ کورتێدایە پێ دوای چی بۆ کورتیاوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ناوشیانێکی زۆر پان و پۆڕە تۆ بچۆ لای ئەو کەسێک کە بەکاری هێناوە لێ پرسە مەبەستە چێ خۆی نازانێت چێ نەتەنیاهۆ ئەم دەستەواژەیە بەکارێنێ ڕەنگە ئەو وێستە دیاری کردبێ کە مەبەستی چیە بە دیاریکراوی هەڵبەت دەستنیشانیشان کردووە ئەوان نا ئەمان تێڕوانینی ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە دەستەواژەیەکی تازە نییە ینی لە هەشتاکانی جارێشکە هاتە ئاراوە بەڵام مەبەستیان ئەوە بوو ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی دیموکراتیانە بێتە ئاراوە ئەو ڕژێمانەی کە گەندەڵن یاخود دیموکرات نین و بە کۆدەتا هاتوونەتە سەرکار ئەوانە بگۆڕدرێن و ڕژێمی تر بێتە کایەوە بەڵام ئەم پرۆژەیە ئەمە شکستی هێنا ئەمریکەکان نیازی ئەوەیان هەبوو بەڵام نەیانتوانی ئەوەی پێڵێن بەهاری عەرەبی بەهاری عەرەبی بۆ ئەوە هاتەدی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە دروست بکات بەڵام خۆی شکستی هێنا و ڕۆژهەڵاتەکە دروست نەبوو تێڕوانینەکان جیاوازن ئەوەی ئیسرائیل تێڕوانینی ئەوەیە کە ئیسرائیل ببێتە هێزی یەکەم لە ناوچەکە و ببێتە پاسەوانی بەرژەوەندیەکانی ئەمریکا و ڕۆژئاوا و ئەو تەحەکوم بەو ناوچەیە بکات و ئەو لە هەر وڵاتێکە کە یاخیبوونێک ڕوویدا شتێک ڕوویدا ئەمە هێزێکی بەهێزی هەیە ئەم ئەچێت ئەوە ئەکات بەڵام ئەمە تێڕوانینی ئیسرائیلەکانە یان پێم وانێ ئەمە ئەوروپاش پێی ڕازی بێت و ئەمریکیەکانیش بۆ ڕازی بن ئەمە نابینی ئەمە زۆر زەحمەتە بێتە دی چونکە ئیسرائیل لە کۆتاییدا گەلە کۆمەچەیە بۆ خۆی لە دژی خۆی دروست دەکات وەکەوەی ئەمجارە ڕوویدا ئەم گەلە کۆمەچەی کە دژی ئیسرائیل ڕوویدا ڕێککەوتنێک نەبوو لە بینی فەڵەستینیەکان و ئێرانیەکان شتەکە خۆی هاتە ئاراوە یان ئەمە ڕەنگە گەلە کۆمەچی ئەمجارە تورکیاش بێتە ناو مەسەلەکە و ئێرانیش بێتە ناو مەسەلەکە و سووریەکانیش بێنە ناو مەسەلەکە ئیسرائیل ئەبێت لەوە تێبگات کە فەڵەستینەکان دەستبەرداری خاچی خۆیان نابن ڕاستە بەشێکی زۆری خاچ خۆیان لە دەستداوە ئەمە یەک دواتر ئەمە مەسلەیەکە دوورایەکی ئاینیشی هەیە یان مەسلەکە ئەم خاکەی کە عەرەبەکان داوای ئەکەن جگەلەوەی کە ئەمە بمانەوەی نەمانێ بەشێکی هەر بۆتە خاچی عەرەب یان ناتوانین بگەڕینەوە بۆ سەر 5,000 ساڵ بزانین ئەمە چی لێ بۆ چی لێ نەبووە ئەمە یەک دواتر ئەمە لاینێکی ئاینیشی هەیە هەموو مسلمانەکان حەزەکەن ناوچەی قودس و ئەو ناوە بگەڕێتەوە بۆ ژێردەسەڵاتی موسڵمانەکان و حەز ناکەن ئەمە لە ژێردەسەڵاتی جوولەکە بێت ئەمە سێ بەڕاستی لە یان نزیکەی 2500 ساڵە ناحەزیەک لە نێوان جوولەکە و موسڵمانانە هەیە یعنی ئەو هینە هەر هەیە حەز ناکەی تۆزێک ڕەویەوەتەوە ئەوە تا مەسەلەن هەست پێکرێ سعودیا و وڵاتەکانی تر کە نەرمیەکەی بەڵام ئەمژیانە نەرمی و پەیوەندیان ئەم نەرمیە ئەگەر فشاری ئەمریکا نەبووە بە دڵنیایەوە ڕەنگە سعودیەکان بە نادڵنیاییش ئەوە بکەن و بە نادڵیش ڕەزامەندی نیشان بن بەڵام لە هەموو حاڵەتێکدا بەنادڵیش بێت هەر لە قازانجی خۆیان ڕووداوەکان ینی ئیتر و یەک دوو خولەکەی کە ماومانە بۆ کورد بە بڕای تۆ چۆن دەبن ئەو ڕووداوانەی کە ڕوێندا بۆ کوردیشی تێدایە من تێڕوانی نەچووەم لەم بارەیەوە نییە چووکە کەس باسی کوردی نەکردووە دواتر ئەگەر هەر گۆڕانکاریەک ببێت بە بەشداری ئەکتەرە سەرچەکانی ناوچەکەش ئەبێت و ئەکسەرە سەرچەکان بە دڵنیایەوە تێڕوانی خۆیان هەیە و ئەتوانێت بەسەر یاریکەرە سەرچەکانە بیسەپێنن لەبەرەوە ئێمە ئەوەندە پێمان بکرێت هەرێمێکی بەهێز لە ڕووی ناڵم لە ڕووی عسکەریەوە بەڵام لە ڕووی سیاسی و ئابوووریەوە بۆ خۆمان دابیت بکەین لەم قۆناغەدا ئەتوانین زۆر سەرکەوتوو بین باشە کاک فەرید پێدوانی ئەگەر بۆ نمونەیەمە چاوەڕێی دەوڵەتە هەرێمیەکانمان بکردای ئەوە ڕۆژاوای کوردستان نەرگیز ئەوەی کە هەشیانە دروست نابوو کۆمەڵگە نێو دەوڵەتێک ینی ئەمریکا بە تایبەت و ئیسرائیل بە هەندێک لە وڵاتانی تر فەڕەنسامانە وایان کردووە تورکیا قبولی ئەوەی بێ بۆ نمونە لە پەنایەوە لە سووریا ناوچەیەکی جیاکراوە ینی هێزێکی بەهێز هەبێ
هێزێکی کوردی هەبێ و ناچارە وەکو ئەمری واقع تعاملیشی لەگەڵ نا ئەوەندەی کە من هەستم پێ کرد بێت یاخود ئاگدار بم یاخود تێڕوانینم لەبارەوە هەبێت ئەوەیە کە تێڕوانینی ئەمریکی و ئەوروپیەکانیش یەک تێڕوان نییە بۆ مەسەلەکان جیاوازی هەیە بەڵام ئەوەی کە زۆر مەبەستێتی ئەوروپیەکان یانوێت ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاشتیانە بێتە کایەوە چکە ئەوروپا نزیکترین وڵاتە نزیکترین شوێنە کە ئەم کێشانە کاریگەری خراپ لەسەر ئەو بەجێ دێڵێت ئەمریکیەکانیش لەو دوو تێڕوانینەوە سەری مەسەلەکە ئەکەن ئەوان دەوڵەتێکی گەورن لە هەموو شوێنەکە بەرژەوەندیان هەیە ئەمە یەک دووەمیشیان ئەوان بەشێکن لە جیهانی مەسیحی جیهانی مەسیحیش تۆزێک بەبراورد لەگەڵ ئیسلام میان ڕاوترە بۆ وەرگرتنی و تێڕوانینی سەبارەت بە جوولەکە لەبەرەوە و بە دەرەجایی مێژوش هاوپەیمانیەک هەر هەبووە لە نێوان مەسیحێت و لە نێوان جوولەکایەتیە و ئەمەش ئەوەی کە ئێستا ڕوادات تا ئەندازەیەک ئەتوانی بڵێت هەم بەرژەوەندی سیاسی هەم بەرژەوەندی استراتیژی هەم بەرژەوەندی ئاینیشی تایە و بەهۆی ئەمەشەوە ئەبێت پێداچوونەوەیەک هەم لەلایەن غەربەوە بێتە ئاراوە نابێت بۆ جۆرە سیر مەسەلەکان بکرد ئەبێت میان ڕەویەک هەبێت لە مەسەلەکەیە بە جۆرێک کە ئەوان وەکو تەرەف تێدا تێنەکەون ئێستا خۆ لە شەڕەکەیە دەرکەوت ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە یعنی ئەمە یەکلا بووە بەڵام ڕۆژ ئاوا خۆی هەمووی ئەو تێڕوانینەی نییە و بەهۆی ئەمەوە ئێستا ئەمریکا ناتوانێت ببێ ناوبژیوان لە نێوان ئێران و ئیسرائیلە چکە بوو بە تەرەف بەڵام ئەوروپا ئەتوانێت ئەم کارە بکات و دەوڵەتی تریش چینیش ئەتوانێت و رووسیاش ئەتوانێت لەبەرەوە ئەبێت هەموو جیهان و هەموو وڵاتان تێڕوانینەکانی خۆیان ینی میان ڕاوتر بکەن و واقعیانەتر سەیری مەسەلەکە بکەن کاکفەری دوا پرسیارم ینی پێ دوانییە مەسەلەن دەوڵەتی کوردی نزیک بێ شتێک بۆ کورد نزیک بێ ئەو ڕووداوانەی ناوچەکە نەبوونەتەوە کاری ئەوەی شتێک دروست بکەن کە خەونی لەسەر بنیاد بنیرە ئاخر ئەمە یان دیسان ئەمانباتە سەر مەسەلەکە یان تواتەوێت دەوڵەتت بۆ دروست بکرێت خۆت ناتوانانی دەوڵەت دروستکە بێت دەوڵەتت بۆ دروست بکرێت باش ئەو دەوڵەت چ دەوڵەتێکە بێت شەڕت بۆ بکات و سەربازی خۆی بەکوشت بات و ئەو پارەیە سەرف بکات و تۆ چی پێشکەشەکەیت ئەبێ شتێک هەبێت یان تۆ کە شتێک ئەکڕی پارە ئەدەیت شتەکە وەرەگری تۆ چی پێشکەش ئەەکەیت بەو لایەنەی کە دەوڵەتەکەت بۆ دروست دەکات پێم بڵێ ڕەنگە بڵێ نەوت ڕاستە ئەمە نەوت یەکێکە لەو فاکتەرانەی کە ئەغرایەک ئەداتە ئەو دەوڵەتانە بەڵام جوگرافیای کوردستان یارمەتی دەرنیە یان تۆ نەوت ناتوانانی بیگەینیتە سەر دەریا وەکەوەی نەوتت نەبێت یا من نامێت ینی خەڵک بێ ئومێت کەم یاخودەوە بێت بەڵام من لەگەڵ ئەوم کە ئێمە تێڕوانینێکی واقعیانەمان بۆ مەسەلەکان هەبێت پێش هەموو شتێک ئێمە لەگەڵ دەوروبەری خۆمان پەیوەندیەکانی خۆمان پەرە پێبین و بیکەین بە پەیوەندیەکی زۆر دۆستانە و ئابووری خۆمان تێکەڵ چێش بکەین لەگەڵ ئەوانە و هەر کێشێک هەبێت لەگەڵ ئەوانە یەکلایی بکەینەوە ئەنجە ئەتوانین وەکو دۆست مامەڵە لەسەر هەموو پەیوەندیەکانە بکەین و ئەتوانێت تەنانەت باسی هەموو شتێک بکەن بەڵام لە چوارچێوەی دۆستایەتیە. بەڕێز کاکفەری دەستە سەر سیاسەتمەدار سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوە و شرۆڤەکانت زۆر سپاس بە خێراتی.